پێم بڵێ ئەمە چییە ئەگەر بووم وەسف بکەی ئەمە کەزیە ئەمە کەبابە ئەمە تکێ ئەمە چییە؟ کەزیە باشە بە گۆشتی گۆلێکمان دروست کردیە باشە ئەوڕۆ لە مەطعامی ئەمازۆنەوە گوتمان خواردنەکەمان جیاوازە ینی دۆڵمەیە و مەقلوبەیەوانایە باشە ئەو کەزیە ئەو کچێکی ڕۆژاوە و باشە کەزیان بڕی ئەوجا گوتمان کەزیە دروستەکەن بە گۆشتەوە. خواردنەکانی دیکەشتان هەمووی جیاوازە وایە؟ خواردنەکەمان جیاوازە ینی بخۆت ئەوڕۆ دیت مەسەلەن دۆڵمەیە مەقلوبەیە مریشکی کاملە ینی قۆزیمان هەیە. دروستکردنی ئەمە چۆن بوو زەحمەت بوو چۆن وا خۆی گرت؟ واللهی زۆر ئەوەندە زەحمەت نەبوو ها چونکە بەس گۆشت بە جوان دەبڕی و لەسەر یەکدادنی لەسەر ڕۆژمان دروست کردیە لەسەر خەلووز دروست کراوە. تەڵەبی لەسەرە دەبینم خەڵک دێتن و داوای دەکەن. وەڵی خەڵک دێتن داوای دەکات ئەرێ وەڵا گوت ئەوە چییە گوتم وەڵی کەزیە هەرێ وەڵا برا سەرنج ڕاکێشەوە ئەرێ وەڵا پێشکەشی خەڵکی دەکەن ئێستا پێشکەشی خەڵکی دەکەن و دروستجی دەکەم ڕاست دروست دەکەم عەزیز.